ساڵتان لەبێ بینەرە بەڕێزەکان لە تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم کە لە وەرزێکی نوێی ئێوارانی سلێمانی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. من دیاری عومەرم، یەکەم دەستپێکم ئەبێت لەگەڵ ئێوە لەگەڵ هاوکارانی بەڕێزم کە پێشوەختە پرۆگرامەکە کۆمەڵک بابەت و باس و تەوەری تایبەتیان هەبوو پێشکەشیان کردن. هەروەها بیسەرە بەڕێزەکانیشمان کە دەتوانن لە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانیەوە گوێبیستی هەم پرۆگرامەکە بن، هەم بینەر بن، هەم لە پلاتفۆرمەکانی فەیسبوک، ئینستاگرام، لە تویتر، لە هەروەها لە تەلەگرام، لە زۆرینەی ئەو پلاتفۆرمانەی کە هەیە دەتوانین بگەینە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. کۆمەڵی کەناڵەکانی کسمی دیامان بیر نەچێت بە هەماشەوە کە دەتوان لە ڕێگەی ئۆدیۆ و بەڕێزانی کە لە ئۆفیسەکانیان لە هەر جێگەی دەیانەوێت کە گوێبیست هەم بینەری پرۆگرامەکانمان بن. زۆر لە لام گرنگە باس و بابەتەکان کۆمەڵە باسێک بن بۆ ژیانی ڕۆژانەمان کە هەموو لایەک بتوانین سوودی لێوە بگرین. و ئەم پرۆگرامەمان تایبەتە بۆ ژیانی هەر هەمومان، هەر تاکێک و لە هەر تەمەنێک بێت بەڕاستی، لە هەر ئاستێکی زانیندا بێت، واتە لە پلەکانی خوێندن بێت یاخود لە ڕووی بیرکردنەوەی کەسی خۆی بێت. تایبەتتر لە ژیانی ئێسەدا کە بەڕاستی ژیانمان هەمووی لە پێکهاتە و لە ئامێرە زیرەکەکانە کۆبۆتەوە، لە ڕێگەی مۆبایلەکانمان، تەلەڤیزیۆنە زیرەکەکانی ماڵەوە بێت، لە ڕێگەی ئایپاد بێت، تەنانەت کە ئۆتۆمبیلەکانیش کە لێ دەخڕین هەموو بوونەتە ئامێرێکی زیرەک کە پێویستی هەمومان پڕ دەکەنەوە. چجا بۆ فێربوون و زانست و زانیاری ئەو خێرایی لە ژیانماندا ڕوودەدات. بۆیە تەوەری ئەمڕۆمان لەگەڵ یەکێکە لەو ئەپلیکیشنانەی کە ڕۆژانە لە هەموو کات و ساتێکدا دەتوانێت یارمەتی دەرمان بێت لە زۆربەی زۆری کاتەکانی ژیانمانەوە، تەنانەت بۆ خوێندن بێت یاخود بۆ فراوانکردنی زانیارە گشتیەکانمان بێت. ئەپلیکیشنی ئاگۆرا جێگەی شانازیە، ئەپێکی کوردیە و دامەزرێنەر و داهێنەری کوردی کە ئەم بیرۆکەی داناوە و بۆ ئەو مەبەستەش زۆر بەڕێز کە دکتۆر هێمن شێخ عومەر میوانە لەلام. سپاسێکم کە ئامادە بووە، هەم میوانێکی دیکەشم دەبێت هەر لەسەر هەمان مەبەست. سەرەتا حەزەکەم بە خێراتنتان کەم، زۆر سپاس کە لێرە ئامادە بوون و لە پاڵ ئەوەش کە بە کورتی دامەزراندنی ئاگۆرامان پێ بڵێیت. زۆر سپاستان ئەەکەم، ئەم کاتتان باش، ئەسڵام هەیە بۆ بینەران و جۆگرانتان. سپاس بۆ ئەم هەلا. بەڕاستی بیرۆکەی دامەزراندنی پلاتفۆرمی ئاگۆرا و بە تایبەتتر ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ لەوە هاتووە هەروەکو جەنابەت ئاماژەت پێکرد چەمچی کات لە ژیانی ڕۆژانەی ئێستامان گۆڕاوە. بەڕاستی ئەمە بەسەر هەموو چینە و تەوەرەکان و بەسەر هەموو تەمەنەکانیشدا ئەتوانین بڕین هەمان شتە. ئەم تەکنۆلۆژیا زیرەکە ئەوەندە سەرقاڵی کردوین، سوشەل میدیا ئەوەندە سەرقاڵی کردوین، تەلەڤیزیۆن و بۆ نمونە چەناڵەکان سەرقاڵیان کردوین کە کاتی دانیشتن و کتێب خوێندنەوە زۆر کەم بووە، بەدەر لەوەی لە چ ئاستێکی، لە چ جێگەیەکی، لە چ پێگەیەکی و لە چ تەمەنێکی. کتێبی دەنگی ئەتوانێت جێی ئەو کتێب خوێندنەوەی بۆ بگرێتەوە تا ڕادەیەک. بەڵێ لێکۆڵینەوەی جیاواز هەیە لەسەر ئەوەی کە ئایا لە ڕێی کتێبی دەنگیەوە تۆ زیاتر ئاشنایی زانیارەکان ئەبییت و بیرت ئەمێنێتەوە یان لە ڕێی خوێندنەوە، بەڵام بەڕاستی لێکۆڵینەوەکان هیچ لایەکیان دەرناخەن بە یەکجاری، کەواتە چۆن مرۆڤ ئەکرێ سوود لە خوێندنەوەی کتێب وەربگرێت، ئەکرێ ئاهەش هەمان سوودی لێ وەربگرێت لە ڕێی گوێگرتنەوە. اینجا ئەگەر کات نەبوو دابنیشی کتێب بخوێنیتەوە ئەتوانی گوێ لە کتێبی دەنگی بگری. ئەمە یەکێکە لە بەرهەمە سەرێکیەکانی کۆمپانیەکەمان، کۆمپانیا ئاگۆرا ڤیژن، کە ئەویش کتێبی دەنگی کوردیە بۆ گوێگرانی کورد لەسەر تاسەری جیهان. دەستەکانتان خۆش بێ و توێژ و باس و بابەتی باش دەکەین ئینشاءڵڵا لەسەرەوە، هەر لەسەر هەمان مەبەست و لایەنێک لەو لایەنانەی کە زۆر بەرهەم بەکارهێدەرێکی زۆر باشی ئاگۆرا دەبن ئینشاءڵڵا و هەم زۆر پێم وایە سوودی لێ دەبینن چین و کۆمەڵە توێژی نابینایان ئەو لایەنانەی کە یاخود ئەو کەسانی کە ناتوانن ببینن پێویستیان بە خوێندنەوەیە. بۆ مەبەستە مامۆستا عوسمان خەلیفە بەڕێبەری ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت. بەڕێستان بەخێر بن، خۆشحاڵم کە جەنابیشتان ئامادەن ئەمڕۆ لەگەڵماندا. سپاستان دەکەم، دەستان خۆش بەسەرکەوتوو. سپاس بۆ ئێوە. حەزم کرد لە ئێوەش ببیستینەوە کە ڕێکخراوەکە کەی دامەزراوە و کار بۆ کێ دەکا و بۆچی دەکا. بەناوی خۆی گەورە و میهرەبان وتەیەک هەیە ئەڵێ کتێب پەرتووک مامۆستایەکی بێدەنگە، وتەیەکی تریش ئەڵێ میوەی ئارامی بە درەختی بێدەنگیەوەیە. بەڵام کاتێک دەنگێک وەک مامۆستایەک بە دەنگێکی ئارام و بە تۆنێکی خۆش و بە کوالێتێکی بەرز وشە وشە و پیت بە پیت و دیار بە دیار و لاپەڕەکان بە گوێ ئێمە چرپێنێ وامان لێەکە کە لە تەلیسمێکە خۆما ببینینەوە زۆر جار لەوانەیە بۆ دیار ڕیکۆردەرێک خۆما لێکەوێ بەوەی کە کاتێک سپیکەرێک
کتێبێک بە دەنگی خانمێک یا بە دەنگی کوڕێک کە بە شێوازێکی جوان شتمان بۆ خوێنێتەوە وا لە ئێمە بکە کە ئەو ئەپلیکیشنانی کە پەیوەندیان بە دەنگەوە هەیە ڕۆژ بە ڕۆژ حەسکەین کە لە زیادبوو نابن و لە بەرهەمی جوانتر و باشتر بن. ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت ماوەی 4 ساڵە دامەزراوە و چەند ڕۆژێکی جیاوازی دروست کردووە لە چاو ڕێکخراوەکانی تر و ئێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردووە کە جگە لە بابەتی خێرخوازی گرنگی بە بابەتی ڕۆشنبیری و ئەدەبی و هۆنەری و هەموو ئەو بابەتانە بینکەوە پەیوەستن بە ژیانی نابینیانەوە. بۆ نمونە هەشتی چوارمان دروست کرد کە هەموو ئەو هاوسەری گیرانی کە ئەکرێن بۆ خاوەن پێداویستەکان بە تایبەتی منابینان لە هەشتی چوارە کویان کەین و ئاهەنگی تایبەتیان بۆ ساز بکەین و دواتر بەخشینی مەدالێ ئاڵتۆنی ئەوم ڕۆژەمان دروست کردووە کە هەشتی هەشت کە ڕۆژی شەڕی عێراق ناوەستاوە ڕۆژێکە بۆ ئاشتی بتوانین تەشجیعی نابینان بکەین خاوەن پێداویستەکان بکەین کە ئەوەی کۆنەمرەی بەرزترینە بێ ئێمە مەدالێ ئاڵتۆنی پێبەخشین لە مەراسیمێکە ئەمە یعنی وەکو ڕۆژ دواتر بیرما کردەوە کە 22/2022 کاتژمێر 22 خولەک ئێمە ڕۆژێکی کە دروستکەی منە ڕۆژێک کتێبی دەنگی و لەو ڕۆژا 22 کەس ڕێزنانمان بۆ کردنەوەی کە کتێبە خوێنەوە بە دەنگ چونکە ئەوانە ئێمە خۆمان بە قەرزاری ئەوە نازانێت چونکە وشە بە وشەی ئەوانە هەمیشە لە گوێەکانی ئێمە ئازرگێت. زۆر سوپاس. هەڵبەتە باس و بابەتی تر و هەم لەسەر ئەو 22 ئەو ڕۆژەش قسە دەکەینەوە کە ساڵی ڕابردوو من خۆشم هەر ئامادە بووم لە ئەو بۆنەی کە کردبووتان. بەڵام ئێستا حەزەکەم لەگەڵ دکتۆر هێمن پرسیاری ئاگۆرا بکەمەوە کە پێش پرۆگرامەکە ئەوەشمان زانی کە ئاگۆرا ئێوە لە ڕووی ئەو پلتفۆرمەوە کە بیرتان لەکرێتەوە مینبەرێکی ئەوەندە فراوان بێ بۆ قسەکردن بۆ بیستن کە ئێستا تایبەتر ئەوەی لە لای ئێوە هەیە هەڵبەتە قسەکردنێکی ئامادەکراوە بۆ کەسانێک کە دایانێ ببیستن. بەڵام هەر لەسەر ئەو ئەپلیکیشنی کە دانراوە سەرەتا بیرۆکەکەی کە وەکو باستان کرد چۆنا بۆتان هاتۆ بەڵام لەگەڵ دەستپێکیا بۆچی تەنها بە زمانی کوردی و بە تەنها بە زمانی ئینگلیزی هەیە زمانی عەربی لە کاتێکا کە یەکێکە لە زمانە هەرە نزیکتر و تێکەڵترەکان لەگەڵ ئێمە بوونی نییە و بەگشتی چۆن بیرتان لەوە کردەوە کە جیاواز لە کوردی هەبێ و چۆناش زمانەکانی دیکە هاتنە ناوەوە. سپاس پرسیارەکەت زۆر بەجێە چونکە بەڕاستی زمانی عەربی هەروەکو جەنابەت دووتت زمانێک کە ئێمە دراوسێ لەگەڵمان و نەک تەنها عەربی کوردیش و فارسیش کە ئەمانە نزیکترین لێمان لە ڕووی جوگرافیە و لە ڕووی مێژووشەوە تا زمانی ئینگلیزی بەڵام ئێمە بۆ کوردی و ئینگلیزیمان هەڵبژاردووە. ئێمە قەناعەتمان وایە لە ڕووی کارکردنەوە پێویستە تۆ هەلێک بدۆزیتەوە بەتاڵیەک بدۆزیتەوە فراخێک بدۆزیتەوە و لەو شوێنە ئیش بکەیت وەک لەوەی بچی هەمان شت دووبارە بکەیتەوە. هەمومان ئەزانین چاپ و کتێبخانەی عەربی زۆر دەوڵەمەندە و بە حکمەوەی عەرب وەکو میلەت و وەکو زمان زۆر گەورەترین لە ئێمە و بەسەر چەند وڵاتێکا و بەسەر چەند ناوچەیەکا دابەش بوون کاری زۆریان بۆ کراوە لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ خزمەتکردنی ئەدەبیاتی خۆیان. چەندین ئەپلیکیشنی عەربی هەیە کە کاری زۆر جوانی بۆ کراوە بە ستاندەرێکی زۆر بەرز کار ئەکەن و کتێبی عەربی بەردەست ئەخەن تەنانەت ئەگەر چی ئەپلیکیشنەکان ئەپلیکیشنی عێراقی نین بۆ نمونە بەڵام زۆر لە کتێبخانە عێراقیەکان و دەستگای وەشاندن و چاپە عێراقیەکانیان لە خۆیان کۆ کردوێتەوە و کاریان لەسەر کردووە. لەبەرەوە لە ڕووی کلێنمان بەدی نەکرد لەوێ کە لە کتێبی عەربیە هەبێت و لە خوێندنەوەی کتێبی عەربی هەبێت بەڵام کلێنێکی زۆر گەورەمان بەدی کرد لە ڕووی خوێندنەوەی کتێبی کوردی بە تایبەتی بە ستاندەردێکی بەرز و بە شێوەی ئەپلیکیشنی مۆبایل و بەو ستاندەردە جیهانیی کە خەڵکی جیهان و جۆگرانی جیهان پێ ئاشنان. ئەگەر حەزت کرد زیاتر دێمە سەر باسی ئینگلیزیەکەش و بۆچی ئینگلیزیەکەشمان بەلامەوە گرنگە بەڵێ بۆچی ئینگلیزیەکە کە جیاکراوەوە ئایا با من پێشەوە بکۆم بیرتان لەوە کرۆتەوە کە قوتابیان لە نێوزان کۆکاندا پێویستان زیاتر بە زمانی ئینگلیزیە لەگەڵ کوردیەکە یان هۆکاری تریش هەیە؟ قوتابیان لە نێوزان کۆکاندان و بەڕاستی نەوەی داهاتووترمان ئێمە وا پێ ئەچێت زمانی ئینگلیزی زیاتر بە جیهانی ببێت و وەیەک بێت لەو زمانانەیە کە ئێمەش وەکو نەتەوە زیاتر بەرەو ئەو ئەچین وەک بە زمانەکانی تر نەوە تازەکان زیاتر ئینگلیزی ئەزان تا عەربی و تا فارسی و تا تورکی بۆ نمونە. ئەگەر بێت و ئێمە کار لەسەر زمانی ئینگلیزی نەکەین و ئەم کتێبخانە کوردیە دەوڵەمەندی خۆمان نەکەین بە ئینگلیزی ئەو کاتەوای لێ دێت چەند ساڵێکی تر نەوەکەی خۆمان لە کتێبخانی خۆمان و لە بەرهەمەکانی خۆمان دائەبڕێت. ببوورەواتە زیاتر مەبەستەوەی کتێبە کوردەکان وەرگێڕدرێنە سەر ئینگلیزی نەک تەنها بابەتی ئینگلیزی بهێندرێ بە زمانی ئینگلیزی. دەمخۆش اینجا ئێمە لەوێشدا
تەنها کار لەسەر کلێنەکە ئەکەین کار لەسەر دووبارەکردنەوە ناکەین زمانی ئینگلیزی زمانێکی زۆر دەوڵەمەند و جیهانیە چەندین ئەپلیکیشن و پلتفۆرمی زۆر گەورە و دەوڵەمەند هەیە ئێمە پێویستی بەوەنی ئێمە بچین کتێبی ئینگلیزی بیهێنین بگەین بە خەڵک ئێمە ئاگۆرا ڤۆیس کە پلتفۆرمە ئینگلیزیەکەمانە و ئەپلیکیشنە ئینگلیزیەکەمانە تەنها کار لەسەر ئەوە ئەکات کتێب یان بە کوردی نووسراوە و تەرجمەی زمانی ئینگلیزی کراوە یان نووسەرەکە کوردە و بەڵام بە ئینگلیزی کتێبێکی نووسیوە کە باسی کەلتوری کوردی ژیانی کوردی بە نمونە لە ئێستادا دوو کتێبمان هەیەکیان باسی تەوەری سەرەکی بابەتەکەی کارەساتی هەڵەبجە یەکیان تەوەری سەرەکی بابەتەکەی کارەساتی ئەنفالە ئەمانەکە کراون بە ئینگلیزی نەک هەر ئەگەن بە نەوەی خۆمان کە بە ئینگلیزی گوێگری بن بەڵام ئێمە کار لەسەرەوەکەین لە جیهاندا مارکتینگمان بۆ کوردو و گەیاندومانە بە ئینگلیز زمان لە سەرتاسەری جیهاندا زۆر باشە بە هیوای سەرکەوتن مامۆستا عوسمان بەڕێستان ئێوە هەم گوێبیستیەوە بوون کە دکتۆر چۆن باسی لە بابەتەکان کرد چۆن ئەو تەنسیقتان بۆ دروست بوو ئێوە لەگەڵ کۆمپانیای ئاگۆرا ڤۆیس و هەروەها پێت وایە نابیناکان تا چه ئاستێک دەتوان سوود لەو ئەپلیکیشنە وەربگرن بەڵێ تەمان خاتوو نەرمین عەبدوڵڵا لەبەرەوەی کە تۆنی دەنگی خۆشە و لەگەڵ ئەوەشە ئاشنایەتیەک و نزیکی لەگەڵ نابینیان هەبووە کاتێک لەگەڵ ئەم برانە لەو کۆمپانیایە ئاگۆراڤیشن بڵین تێکەڵێکی دروست کردووە ئەشێت لەگەڵ ئەوانە تاوتویەکی بابەتی نابینابوونی کردبێ و خوا ناخوانە گفتوگویەکیان کردبێت لەسەر بابەتێکی ئاوا چونکە نابینا یەکەم کەسن کە سوود لە دەنگ وەرەگرنمە ڕاستی نابینا زۆر عاشقی شتەکانە کە بە دەنگە یعنی تەنانەت ئەگە ئامێرێک لە بازاڕە دەنگی لەسەر بێ نابینا ئەیکڕێ ئەگەر کەمترین سوودیشی هەبێ هەر لەبەرەی کە دەنگەکەی لەسەرە بۆیە کاتێک دەنگێک بە تۆنێکی خۆش و بە کوالێتێکی بەرز بەگوێ ئێمە بکەین ئێمە زیاتر عاشقی ئەو جۆرە دەنگە نابین و ئەو جۆرە کتێبانە لانەیە ئێمە کاتی خۆی مەسەلەن منهەجێک بە هاوڕێک خۆمان خوێنی لە زانکۆ یاخود لە ماڵەوە خوشکێ براکمان بخێنێتە دراوسەیەک لە شامەڕایی بە دەنگێک و بە ویستی خۆی و کتێبەکە بۆ بخێنێتەوە وەکو منهەجیا وەکو کتێبێک کە تۆ عاشقیەوە بیگوێ لەو کتێبە بگری لێرە ئەم شێوازە لەوانەیە ئێمە تا ڕادەیەک سوود بین بەس ئایا دەنگێک بە کوالیتی بێ دەنگێک کۆمپانیاک سەرپەرشتی بکە ئەپلیکیشنێکی بەهێز وە شێوازێکی سەردەمیانە چەندێک بێت جیاواز بێت لە ڕووی دەنگ و کوالێتیەوە لەگەڵ دەنگێکە سەرپێی شتەکان تۆمارەکە بۆیە ڕۆژ بە ڕۆژ ئەم ئەپلیکیشانێکە دروستە بن و خزمەتی مرۆڤایەتی دەکەنەوە ئەگەر بابەتێکی مادیش لە پشتەوە بێ گرنگ نییە بەوەی کە کوالیتی ئیشەکان زۆر جوان بێ زۆر چاک بێ و نابینانی بەڕاستی زۆر سوود لەم شتان نابینن و من بۆ چوونی ئەوەشم لا دروست بوو ئێستا لە گفتوگۆکە کە نابینان زۆر جار کێشەی تۆمارکردنی منهەجەکانیان هەیە لەوانەیە ئەم ئەپلیکیشنە بتوانێت زۆرترین منهەجەکانی پەروەردە و زانکۆ و هەموو بابەتەکانی خوێندن لای خوان تۆمەرکە بە باشترین کوالیتی و بە دەنگی مامۆستای تایبەت ئەو کاتە ئێمە بتوانین ئەو نە بە دوای ڕاکەڕاکی منهەجا نەبین ینی بتوانین ئەو دەنگانە بکڕینەوە ئەو کاتە مامۆستا بە هەمان کاتە پێ دوایە پێویست دەکات بۆ هەڵبژاردننی دەنگەکان ئەمە هەروەک پێشنیارێک لە بەرەی دکتۆر جەنابیان خۆشیان لێرە ئامادەیە پێویست دەکات تا چەندێک ڕاوێژ لەگەڵ کەسانی نابینا پسپۆر بکرێ بۆ هەڵبژاردننی دەنگ ئەو دەنگی کە دەخوێنێتەوە چونکە زۆر ینی لێستە تێبینی لە قسەکان دەکەی بۆ بەڕێزیان کە تێبینی لەسەرەوەدا دەنگەکان پێویستە زۆر بێخەوش بن کەسانێک بن کە بزان چۆن دەنگی وشەکان و پیتەکان بە جوانی دەردەکەن اینجا بۆیە حەزەکەم مامۆستا عوسمان پێمان بڵێ تا چەندێک گرنگە ڕاوێژکاری هەبێت لەگەڵ کەسانی نابینا بۆ هەڵبژاردننی دەنگ بۆ هەڵبژاردننی بابەتەکان بەڵێکی و خاتو نەرمی کە پردی پەیوەندیە ینی ئەو ئیزە خۆی ئاشنا بۆەوەی کە نابینا چەند حساسە لە دەنگە و ئەگەر پەیوەندیەکی پتەوتر هەبێ بۆەوەی کە نابینەکان ویستیان چیە لەسەر ئەو زۆری دەنگانە ئایا خانمان زیاتر کتێبەکان بخوێننەوە یان کوڕان زیاتر کتێبەکان بخوێن یاخود تۆنی دەنگی ئەو کەسانە یاخود شێوازی خوێندنەوەکان بەرز و نزمی تۆنەکان لە کاتی خوێندنە جاری وایە کەسێکە چێتە ناو ڕۆمانێکە بۆ خوێنێتەوە یعنی ئەڵی تەمسیلی بووەکە منە جوان شتەکان لەگەڵ دەنگەکەشە تەمسیلێکیش بووەکە بۆی ئەم شتانە تەمەەن چەند گفتوگوی لەسەر بکرێ بەرهەمەکان لە داهاتووە جوانتر جوانترە بن دەستەکان خۆش بە ئینشاءالله هەر بەو جۆرە دەرەچێکە هەمووان لێ چاوەڕوانین لەوێ وەستان کە وتان لەسەر ئاسی نێودەوڵەتی بانگەشەتان بۆ ئەپەکەتان کردووە و واتە بەنیازن ئەم ئەپە تەنها شتێکی لۆکاڵی نەبێ و لەسەر ئاسی جیهان بێ مەبەستانە کوردەکان
کارهێنەرەکانی ئێمە لە هەموو جەیەکی جیهان سوود لە ئاگۆرا وەرگرن یان ئەوەتانێ لەسەر ئاسی جیهان بچێتە ڕیزبەندێکەوە کە بتوانێت بەرەو ترێندێکی تازە بڕوە بەرهەمە کوردەکانیش کەسانی بیانی گوێی لێ بگرن. پرسیارەکەت زۆر بەجێ و بەڵام وەڵامەکە بۆ هەردووچیان هەر تەواوە. خودی یەکێک لە گرنگیەکانی ئەپلیکیشن و چارەسەری دیجیتەڵ و تەکنۆلۆژی ئەوەیە سنووری جوگرافی و سنووری سیاسی و سنووری ئیداری نازانێت. ئەم ئەپلیکیشنانە هەر لە یەکەم ڕۆژی بڵاوبوونەوەیان ئێمە بەشێکی زۆری بەکارهێنەرەکانمان کوردانی دانیشتووی ئەوروپان، کوردانی دانیشتووی ئەمریکان، کوردانی هەموو شوێنە جیاوازەکانی جیهانن و ئەپلیکیشنەکەمان بە شێوەیەک بەردەست کردووە کە لە هەموو جیهان ئەتوانی داونلۆدی بکەیت و بەردەست بێت. چه ئاگۆرا دەنگ چه ئاگۆرا ڤۆیس. بیرمان نەچێت هەر بۆ زانیاری بینەرانیش زیاتر ئاگۆرا دەنگ ئەو ئەپلیکیشنەیە کە کتێبی دەنگی کوردی تایە ڕووکارەکەی کوردیە و تارگێتەکەی مەبەستەکەی گوێگری و کورد و بەکارهێنەری کوردە لە سەرتاسەری جیهاندا لەبەرەوەی ئەپلیکیشنە و لە سەرتاسەری جیهاندا بەردەستە. ئاگۆرا ڤۆیس ڕووکارەکەی ئینگلیزیە، کتێبەکانی ئینگلیزیە، خوێندنەوەکان ئینگلیزین، تارگێتەکەی لە سەرتاسەری جیهاندا کەسانی ئینگلیز زمانن یان باوەڕێی مەبەستیانە حەز ئەکەن شارەزایی لە ئەدەبیاتی و لە کتێبخانەی کوردی پێیاکەن. هەردوو ئەپلیکیشنەکە بە جیهاندا بڵاوە، هەردوو ئەپلیکیشنەکە بەکارهێنەرمان هەیە لە سەرتاسەری جیهاندا و مارکتینگ بۆ هەردوو ئەپلیکیشنە کە ئەکەین، بەڵام دوو ئامانجی جیاوازی هەیە یاخۆ باوڕێن لە ڕووی گروپی بەکارهێنەرە و دوو گروپی جیاوازە. لە هەمان کاتە ئەپلیکیشنەکەی ئێوە با باسەوە بکەین کە ئێوە چۆن بیرتان لەوە کردەوە کە کتێب نرخی بۆ دابنێن بە پارەکردنی کتێب و خوێنەوە، چونکە دەزانین کە کۆمەڵێکی زۆر لە کتێب هەیە بە فری و بەڵام پەرش و بڵاون لێرە لەوێ بۆ پێش ئێوەش بە دڵنیایی و بە ئاگداری ئێوە ئاگداری ئەوەن کە ئەپلیکیشنی تر هەبوو کتێبی تێدایە بە فری، بەڵام ئەوەیە هەندێکیان ئەتوانی بە بڕەپارەیەک داونلۆدی کەیتە ناو مۆبایلەکەتەوە دواتر بخوێنیتەوە خۆت، یاخود ئەوتانە هەندێکیان هەیە تەنها لە ڕێگەی بوونی ئینتەرنێتەوە. پرسیارەکانم چەند پرسیارێکە کۆیەکەم و بەڕێسام چونکە زانم دەتوانن بۆم شی بکەنەوە. چۆن بیرتان لەو کردەوە بە پارە بێ و لە دوای ئەوەش ئایا ئەو کەسێک کە ئێوێ سوود لە ئاگۆرا ڤۆیس ئاگۆرا دەنگ وەربگرێ پێویستی چەندێک بە ئینتەرنێتە بێ؟ یەک جار دەتوانێت داونلۆدی کاتە ناو مۆبایلەکەیەوە یاخود ئەوتانە بێ بە بەردەوام لە ڕێگەی ئینتەرنێت و وایفای سەریعەوە، چون خۆزانین کێشەی ئینتەرنێت لە وڵاتیمە زۆر لە ڕووی سەرەتا باوەڵامی باڵین بە پارەکردنەکەی بە بازارکردنەکەی ئاگۆرا دەنگ و ئاگۆرا ڤۆیس دوو جۆرەی جیاواز پارە وەرگرتن بەکارهێنێت. ئاگۆرا دەنگ بریتە لە بەشداری مانگانە، بەکارهێنەر بەشداری مانگانە ئاکات ئیتر کە بەشداری مانگانەی کرد چەند جار گوێ لەو کتێبانە ئەگرێتەوە، گوێ لە چەند کتێب ئەگرێت یان ئەو کتێبەی بەدڵێتی گوێی لێ ئەگرێت و دوایی پەشیمان ئەبێتەوە لێی، ئەمە بێسنوورە. بۆیە ئێمە ئەڵێن داونلۆدی بێسنوور و گوێگرتنی بێسنوور هەتا ئەوەندەی بەشداریەکەی بەردەوام بێ. ئەگەر بەشداریەکەی بەسەر چوو تازەی نەکردەوە ئیتر نەکتێبەکانی بەردەستە بێتونە ئەتوانێت گوێ لێ بگرێت، کەواتە کڕینی کتێب نییە، کڕینی بەشداریە و ئەوەنێ بەشداریەکەی هەیە ئەتوانێت بکەوت. ئەمە بۆ ئاگۆرا دەنگ. ئەم مۆدلەمان بۆ ئاگۆرا دەنگ داناوە لەبەرەوەی ئاگۆرا دەنگ لە ئێستا وەکو کەتەلۆکێکی دەوڵەمەندی هەیە، زیاتر لە 50 بابەت لە ئاگۆرا دەنگ بەردەستە، زیاتر لە 220-230 کاتژمێری ڕێکۆردکراوی خۆمان و بابەتی تایبەت بە خۆمان لە ئاگۆرا دەنگ بەردەستە. بۆیە ئەوە ئەهێنێت بەکارهێنەر بەشداری مانگانی تیا بکات و ئەوەندەی لەبەر دەست بێت کە چێژی سوود لە کاتەکانی. ئاگۆرا ڤۆیس لەبەر ئەوەی کتێبی کەمترمان هەیە لە ئێستادا، ئاگۆرا ڤۆیس نرخەکان بەپێی کتێبەکان دانراوە، ئەویش سەیری بازاری جیهانیمان کردووە، بۆ نمونە سەیری نرخی هەمان کتێبمان کردووە لە ئەمەزۆن، سەیری نرخی هەمان جۆرە کتێبمان کردووە بۆ نمونە لە ئەمەزۆن و لە بازارە جیهانیەکان و نرخەکانماندانە. لەوێ ئەتوانێت ببێتە خاوەنی کتێب یان نا؟ لەوێش بە دوو شێوە ئەتوانێت بۆ نمونە بە کرێ بیگرێت بۆ ماوەی دڕۆژ، پارەیەکی کەمتر ئەدا، ئەو کاتە دڕۆژ ئەم کتێبە بەردەست ئەبێت، ئەو دڕۆژە گوێی لێ ئەگرێت و تەواو بێت، یان ئەتوانێت بیکڕێت و ئیتر ئەوەندەی ئاگۆرا ڤۆیس بەردەوامە ئەویش ئەو کتێبە ئەبێتە خاوەنی ئەو کتێبە و بەردەوامی دانەکە بە هەمان شێوە لەگەڵ بوونی وایفایە لەنێو مۆبایلەکە مەرج نییە. ئینجاوە وەڵامی پرسیاری دومت ئەوە بووکە لە کات پێویستت بەبوونی وایفایە بۆی کتێبەکە داونلۆد کەیتە ناو ئەپلیکیشنەکەت، بەڵام کە داونلۆدت کرد یاخود چەند تراکی داونلۆد کرد و چەندێکی داونلۆد کرد بەبێ بوونی وایفایش ئەتوانی گوێی لێ بگریت و بەبێ ئەوەی پێویستت بە وایفای بێ. کەواتە وەکو زۆربەی باڵین پرۆگرامەکانی تر پێویستە بە وایفایە بۆی بابەتەکە بێتە ناو مۆبایلەکەت، دوایی
لێرەواچی بۆ هەولێر و بە ئۆتۆمبیلەکەتەوە پێوەستی ئەەکەیت و گوێئەگری پێویستە بە وایفای نییە ئەوەندەی کە داوڵۆد دەکەن. هەر سەبارەت بە ئەپلیکیشنەکە بەڕووکاری ئەپلیکیشنەکە بەگشتی لەبەرەوەی ئێمە دەزانین نابیناکان لەگەڵ جیاوازی ئامێرە زیرەکەەکانی ئێسەکە هەیە لەگەڵ ئەو ڕووپۆشەی کە هەیەە ئیتر لە ئەندروید بێز iOS بێتە تاکو ماک و تا دواترێنەکانی بەڵام ئەوەی کە من ئەمە بێڵم بە تایبەت بۆ کەسانی نابینە ئەوان پێویستیان بە ئەپلیکیشنێکە کە بە دەنگ بێت دەستنیشانی کا بۆیان کە چی هەیە لەناوە ڕاستە ئاگۆرا خۆی بۆ خۆی ئێمە باسەوە دەکەین بەرهەمی دەنگی تێدایە بەڵام ئایا بە چ جۆرێک بەو شێواز و میکانزمە دیزاین کراوە بۆنە مۆبایلەکانی ئەوان کە هەر لە سەرەتاوە ئەپلیکیشنەکان بۆ دیاریکە ئاگداریان کاتۆ کە چۆن بتوانێت کتێبەکان هەڵبژێرێت ناونشانی کتێبەکان ینی بە کۆی گشتی دەنگە یاخود بۆ ئەوان چۆن دەبێت. ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ بۆ نمونە پێویستی بە هیچ تایبەتمەندیەکی ئەوتۆ نیە بۆی ئەمان بتوانن بەکاری بێن نابینان بتوان بەکاری بێن چونکە ئەمان ئەپلیکیشنی تر بەکارێنن کە ناوەڕۆکی ئەپلیکیشنەکان ئەخوێنێتەوە بەڵام بۆمان دەرکەوت دوایەوەی کە یەکترمان بینی و چەند جارێکیش یەک بینینمان کردووە لەگەڵ بەڕێزیان و لەگەڵ چەند لایەنێکی تریان بۆمان دەرکەوت کە ئەو باوەڕین قارئەی ئەمان پێڵێن قارە یاخود ماتقە کە ئەپلیکیشنەکە ئەیخوێنێتەوە کوردی سۆرانی ناخوێنێتەوە. ئێمەش ئاگۆرادەنگ لە ئێستادا بە کوردی سۆرانی و بە ڕێنووسی خۆمانە بە ڕێنووسی کوردیە بۆیە لە ئێستا ئیش لەسەرواکەین کە ڕێنووسی لاتینی و باڵین بە کرمانجیش بیخێنە سەر ئاگۆرادەنگ ئەو کاتە ئەپلیکیشنی ئاگۆرادەنگ لەگەڵ ئەپلیکیشنەکەی تری ئەماندایەک ئەگرێت و ئەتوانێت بۆی بخوێنێتەوە ئاسانتر دەتوانێت بژاردەکانی خۆی بکات. مامۆستا ئێوە سەبارەت بە نرخدانان بۆ کتێبەکان پێت وایە بۆ نابینایان کێشەیەک دروست دەکات و چۆنە؟ بەڵێ بەنسبە ئەو ئینی سۆرانیە کە نووسراوە ینی بە ڕێنووسی کوردی ئێستا دەنگێک دروست کراوە ئەو دەنگە لە کۆمپیوتەرا بەس لە ناو مۆبایلانە زۆر بە ئاسانی ینی ئەو ڕێنووسە کوردیان ناخوێنێتەوە هیچ کێشێکی نییە بەڵام بەنسبەت ئەوەی کە ئێمە وەکو ئەو بڵین ئاگۆرا دەنگ کە نابینان چۆن مەسەلەن ئێمە سوود ببین لەوەی کە ئەم کتێبانە و شێوازی کتێبەکان و شێوازی جۆری هەڵبژارنی کتێبەکان و هەموو ئەو ناوەڕەکانی ناو کتێبەکانە هەیە لەوانەیە زۆر جار ئێمە پێشنیارێ بکەین بۆ ئەم کۆمپانیا بڵێن ئەگەر نابینایەک مەسەلەن توانی لەو ماوەی ئەم مانگە زۆرینەی کتێبەکان بخوێنێتەوە ناوڕۆکی کتێبەکانی لێ بپرسین ئێمە وەکو خۆمان دیاری بکەین یان دیاری بین بەو کەسە ینی بۆ ئێمە بۆی تاسەکەین وەکو ڕێکخراوە بۆ چکە کەسێک بەڕاستی ئەوەندە عشقی کتێب بێ ئەوە گرنگی دانیش بە کتێبی دەنگی خۆی بە خۆی یعنی سوودێکی تایبەتتری هەیە چکە کتێبشە نییە کتێبی دەنگی بۆ زمانە بینە وەکو باسەکە ئیسا کۆمپانیایە هەموو کەسەکە توانێت گوێ لە کتێبی دەنگی بگرێ ینی کەسێک بەدەم ڕێوە لە ناو سیارەکەی ڕێگەیەکی دوورە بڕێ توانێت گوێ لە بابەتێکی گرنگ بگرێ خانوێ لە ماڵەوە لە کاتی کارکردن ناتوانێت گوێ لە کتێبێکی دەنگی بگرێ کە ئەو مەبەستەی کە خۆی هەڵبژێرێت جۆری کتێبەکە هەڵبژێرەکە پێویستی بێتی لێرە ئێمە گرنگە یعنی بەڕاستی تێژجیعی نابینانکەی بە تایبەتی وەکو ڕێکخراوەکان وایان لێ بکەین ینی پێشنیار بکەین بۆی کە هەر کەسێک ئەوەندە کتێب خوێنێتەوە و ناوڕۆکی کتێبەکان بەڕاستی وەکو خۆی لی تێگەیشتی بێت و بیزانێ کە ئێمە بۆکو دیارەک مەسەنە ئەو کۆبۆنەی بۆ بکڕین و جارێکی تر بۆی تازەکەینەوە ئەمەش ئەوواکە کە زیاتر ئەم ئەپلیکیشنە یعنی ئەم ئاگۆرا دەنگە زیاتر گرنگی پێ بدرێن ئەم نابینانە و زیاتر ئاشنابین پێی و بتوانین لەو ڕێگەیەوە ئێمە زیاتر تێکەڵیمان لەگەڵ دەنگە هەبێ و زیاتر تێکەڵیمان لەگەڵ کتێبە هەبێ و خۆشەویستیمان بۆ کتێب وا بکە کە خۆراکی ڕوا بێ بەڕاست. ئەندەچەکان خۆش بێ لە سەرەتاوە ئەو ڕۆژە تایبەتانت باس کرد هەندێکیان کە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان دروستان کردووە و دەستنیشانتان کردەوە حەزم کردەوە وتم لەسەر 22 قسە بکەینەوە ئەگەر هەر بە کورتی ئاماژەی پێ بیتەوە ئێوە ئەو ڕۆژە بۆچی تایبەت ئەو ڕۆژە بۆ کتێب وە لەو ڕۆژەدا چی ئەکەن چی پێشکەشی نابیناکانەکەن یاخود ئایا تەنها بۆ نابیناکانە یان بۆ کەسانی دیکەشە؟ بەڵێ تەمەەن بەڕاستی کتێب ینی جواترین دیارە بۆ مرۆڤایەتی بە قورئانی پیرۆز کرد لەسەری هەمویانەوەیە بۆیە 22/2022 کاتژمێر 22 خولەک بۆ 22 کەسیش کە ڕێزنانی بەوکرێ هەمووی 22 مەبەسمان بوو کە ئەو بەروارە لە دەستنین و بتوانین جوانترین کارێک کە
ئێمە تا هەڵبژێرین بۆکو یادگاریە وەکو هەتایەکە بمێنێتەوە لامان و ساڵانە یادی بکەینەوە ئەو بەروارە بوو بەڕاستی کە پێشنیاریان کرد بۆمانەوە یان شتێکی جوان و بەلامانەوە بۆیە کتێبشانی ئەوەیە کە جوانتری بەرواری بەدانەی و جوانتری کاری لەسەر بکەی و زۆرترین ئەپلیکیشن و کۆمپانیا و کەسایەتەکان بەلای ئەوە ڕاکێشی کە گرنگیدان بە کتێب بەڕاستی گرنگدانە بە مرۆڤایەتی و بە خۆشەویستی مرۆڤایەتی. ئینشاءڵڵا گۆڕاژە ساڵانی داهاتووە دەچێتە ڕزبەندی ئەو خەڵات و ڕێزێنانانەوەی کە دەکرێت لە کۆتایی حەزەکەم ئەوە بپرسم دکتۆر ئێوە ستانداردێکی تایبەتتان هەیە بۆ دەنگەکان یاخود شێوازی تۆمارکردن بە کۆی گشتی شتێک هەیە ئەو کتێبانی کە لە ئاگۆرا من دەمەوێت گوێی لێ بگرم جیاوازی کات لە گەڵ کتێبەکانی دیکەی کە هەیە؟ بەڵێ من هەر حەزەکەم یەک زانیاریەک ڕەنگە نەگەیشتوێ بە جەنابتان ئێمە وەکو کۆمپانیا ئاگۆرا ڤیژن بەڕاستی سوپاسی ڕێکخراوەکانەکەین ئەم ساڵ خەڵاتمان وەرگرت و خەڵاتی پێشکەش کردین لە بری ئەو کاری کە لەسەر کتێبی دەنگی کردومانە ناسینەوەی ئەوان و ناسینەوەی بۆ نمونە کەسانی وەکو جەنابتان و کەناڵەکان و میدیا بەڕاستی جێی شانازیە و تشجیعێکی زۆر معنەوی گەورەیە بۆ ئێمە سوپاسیانەکەین دووبارە. منش سوپاسیانەکەم بە ئەوە بەیاد بێن بۆ من ساڵی ڕابردوو ئەوان سوپاسیانەکەم کە شانازێکی گەورە بوو بۆ من یەکێک بووم لەوانی کەوکو دەنگەکان خەڵاتیان پێشکەش کردم ئێوەش بە هەماشەوە خۆشحاڵم ئەم ساڵ وەرتان گرتووە. وەڵا هیواداریم توانین لە ساڵانی داهاتووشە هەموو ئەو شوێنانەیەکەوە پەیوەستن بە دەنگ و گرنگی بە دەنگ و کتێبی دەنگی ئەیەن بەڕاستی ئێمە هەمیان ڕێزنانیان بۆ بکەین و ئەم کۆمپانیاش زۆر شانی ڕێزە بۆی کە ئێمە ڕێزنانمان بۆ کردووە بەڕێست و نمونەی بەڕێز بەڕاستی ئێمە هەمیشە زۆر لەو خوێنەرانە لە دەرەوەی وڵاتیش بوون ئێمە ڕێزنانمان بۆ کردوون لە ڕێی کەسانێکی ترەوەکە وەراگردو بوو ئێمە بەسمانیانی وەکو وەفایەک بۆ ئەو چاوانەی کە پیت بە پیدەکا بە وشە و شاکا بە دێڕ و دێر بە لاپەڕە و دواتر کتێبێک بە بەرهەمەیە بە ئێمە ئینشاءڵڵا دەستەکان خۆشە بوو ڕقسەکەمان بجانامت بڕفاساییە کاک دیاری ئێمە لەوە ئەچێ کەلتورێک لە ناومانە تاڕادەیەک بڵاو بێ ئەویش کەلتوری ئەوەیە کە ئیش بەس بکرێ بەسە گرنگ نییە چۆن ئەکرێت کەلتوری بکو چۆنەڵێ چەندایەتی وەک لە کەلتوری چۆنایەتی هەر وەکو لە ئینگلیزیاڵێ کوانتیتی نە کوالیتی ئێمە لە یەکەم ساتی بیرکردنەوە کەم و پخت لە یەکەم ساتی بیرکردنەوە لە ئاگۆرا ڤیژن و لە سەرجەم بەرهەمەکانی ئەمەیەکێکە لە بنەما هەرە سەرچەکانی کارکردنمان کتێبمان هەبووە ڕیکۆرد کراوە 7 ساعات 8 ساعات کتێبمان هەبووە زیاتر لە 15 ساعت ڕیکۆرد کراوە کە جۆمان لێ گرتووەتەوە کتێبەکەمان سڕیوەتەوە و لامان بردو و دامان نەڕەزاندووە ئەگەر چی ڕیکۆردیش کراوە ئەدیتیش کراوە بەڵام تومانە ئەمە جێی شانازی نییە ئەم کتێبە بچێتە سەر پلتفۆرمەکە کە جێی شانازی نەبێ بۆ ئێمە ئەکید جێی شانازی نیە بۆ ئەوش کە بەشداری ئەکات و بۆ ئەوش کە دای ئەوەزێنێت و بۆ ئەوش کە بێچیشی تری ئەناسێنێ بۆیە کوالیتی هەر لە ڕووکاری ئەپلیکیشنەکەەوە لە ڕووی براندینگ و مارکتینگمانەوە لە ڕووی کارکردن لەسەر کتێبەکان لە ڕووی هەڵبژاردننی کتێبەکان لە ناخی بنەماکانی کارکردنمانە لە ڕووی ڕێکۆردکردنەوە ئەمە بە پرۆسەیەکە ئەڕوا یەکەم هەڵبژاردننی کتێبەکە چ کتێبێک شایانی ڕێکۆردکردنە چونکە بەڕاستی چەندین کتێبیش هەیە شایانی ڕێکۆردکردن نییە شایانی ڕەنگە خوێندنەوە نەبێ ڕەنگە بۆ نمونە ستاندەردی ئەوەندە بەرز نەبێت لە هەڵبژاردننی کتێبەکەەوە اینجا هەڵبژاردننی خوێنەرێک کە گونجاو بۆ کتێبەکە چونکە خوێنەر جنابەت شارەزاییت هەیە تەنها دەنگ نییە تەکنیکیشە کتێبی جیاواز و ژاندرای جیاواز تەکنیکی جیاوازی هەیە اینجا دواتر ڕێکۆرد ئەکرێت و دواتر ئێدیت ئەکرێت و پاکتاو ئەکرێت اینجا بە فلتەرێکی جۆگرتنە ئەڕاتەوە جارێکی تر بەر لەوەی بێتە ئەپلیکیشنەکە زۆر زۆریشمان پێخۆشە هەرچیەک بەسەرمانە تێپەڕی بەکارهێنەران بۆ نمونە ئاگدارمان بکەنەوە لە ڕێی هەموو چەناڵەکانەوە و بەڕاستیش تا ئێستا فیدباکی زۆر جوان و باشمان پێگەیشتووە کە ئەڵێن باشت مرج نییە کە فیدباکەکە پۆزیتیڤ بوو بێ ڕەنگە ڕخنەی لێگرت بێتین بەڵام ڕخنەکەی لە جێی خۆی بوو کارمان لەسەر کردوە بەو شێوەیەش بەرەو پێشەوە چین بۆیە لە ڕووی هەڵبژاردننی کوالیتی دەنگەوە بەو شێوەیە کار لە بەرهەمی کتێبێکی دەنگی ئەەکەین کە من چۆن کەسێک پێشکەش بە خۆمی بکەوت دڵم خۆش ئەکات ئەبێ منیش بەو شێوەی پێشکەش بە بەرامبەر بکەیت سەکان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان بۆ هەردووکتان هەرێک لە بەڕێزان دکتۆر هێمن شێخ عومەر دامەزرێنەر و بەڕێوەبەری دیزاین لە ئاگۆرا ڤیژن کۆمپانیای ئاگۆرا ڤیژن و هەروەها مامۆستا عوسمان خەلیفە بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت سوپاسی هەردووکتانەکەم لە کاتمان گرتن بەڵام هەردوو لە دوو بەرهەمی وەها پێشکەش بە کۆمەڵگە دەکەن جێگەی شانازین سوپاس بۆیەوە سوپاس بۆ ئامادەبوونتان هەر یەک ئەگەر وتەی کۆتاییتان
پێویستیتان مابێت دەتوانن پێشکەشیکەن سەرتا لە دکتۆرێ منەوە دەست پێ دەکەم. زۆر سپاستانەکەم، سپاس بۆ ئەم هەلا، سپاس بۆ ئامادەبوون و بۆ ناسینەوەی مامۆستا و هاوکارانی لە ڕێکخراوەکان بۆ ئاگۆرا ڤیژن، سپاس بۆ کەناڵەکەتان. بەڕاستی ئاگۆرا دەنگ خەونێکی زۆر زۆر گەورەیە کە تازەترین تەکنەلۆژیا بخاتە خزمەتی کتێبخانەی کوردیەوە بە هەموو ژانرە جیاوازەکان، بۆ هەموو چین و توێژە جیاوازەکان، لەبەرەوەی ئەزانین کە سوودمان پێ ئەگەێنێت. کتێب تەنها معریفە نییە و تەنها چێژش نییە، کتێب معریفە و چێژە. مامۆستا باسی زۆری لەسەر کتێب کرد، پێویست ناکە من باسی ئەو بکەم، بەڵام خستنە خزمەتی باڵین بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ خزمەتکردن بەو کتێبخانە دەوڵەمەندە کوردیە، ئەمە یەکێکە لە ئامانجەکانی ئێمە، پشتگیری و ناسینەوە و ڕەخنە و پێشنیاری هەموو لایەک زۆر زۆر گەورەمان ئەکات و بەرەو پێشەوە ئەچین پێی بۆ هیواین لە ئاستی چاوەڕوانی هەموو لایەک بین. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. ئەمە مسافەربوون ئەمەش جێ دەستخۆشیە بەڕاستی کە کەناڵەکان زۆر جاڵە ئاشبوونەوە لەگەڵ کتێب، بەڵام جماڵین ئاشبوونەوەی جارێکی ترێکە لە کتێبی دەنگی بەڕاستی وا بکەین گرنگیدان بە کتێبی دەنگی زۆر زۆر پێشکەوتوتر بێت لە کتێبێکە ئاساییە، وا لە خەڵکی بکەین ئەگەر لە چاوەکان تا حەز ناکەی دیارەکان بخوێنیتەوە لە گوێبیستنەکان تا بە هەمیشە هاوڕێی کتێبی و داواشمان لەم بەڕاستی کۆمپانیا ئەوەیە کە ئەم بابەتی منهەجە بۆ خوێندکاران میزانکۆ و پەیمانگا و ئامادەیەکان لە داهاتوە بیرێکی لێ بکرێتەوە، ئەگەر لە ڕووی مادیشەوە بێ زۆر زۆر باشترە لەوەی کە ئێمە هەمیشە بە دوای کتێبێکەوە بیم کەسێک سەرجادە بۆمان بخوێنێتەوە لە ژوورێکا بۆمان بخوێنێتەوە کە لەوانەیە زۆر عاشق نەبین بەو دەنگە، بەڵام کاتی شوێنێکی ئاوا بە کوالیتی بۆ دەخوێنێتەوە تۆ لە ڕووی منهەجەوە باوەڕ بێ، ینی زۆر زۆر سوودی لێبێنی لە کاتی سعیکردنی ئەو خوێندکارە ئەو قوتابیە کە بتوانێت زیاتر سوود لەو دەنگانە ببینێ. ئەمەش ئەوکو داوایەک ئەگەر لە داهاتوە بیری لێ بکرێتەوە بۆی خوێندکاران و قوتابیان ئیتر ئەوەندە ڕاکەڕاکیان نەبێت دوای منهەجەکانە و لەم ڕێگەیەوە بە ئاسانتر دەستیان بکەوێت لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک. دەستان خۆش، بە زۆر سوپاسانەکەم. لە کۆتاییە بۆ بینەر و بیسەرە خۆشەویستەکان لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دەڵێم کە وتەیەک هەیە دەوترێت ئەوەی لە ژیان فێر بووم کە بەسرم هات ئەوە بوو کە پێشتر خوێندو بوومەوە بەڵام ئاگادار نەبووم ئەو کاتێک کە دەمخوێنەوە چی دەگوزارێ. کەواتە ئەزمون چەندە گرنگ بێت لە ژیانە، تەمەەن چەندە گرنگ بێ، بەڵام هێندە وەرگرتنی زانیاری و سوود لێ وەرگرتنیشی گرنگە. بۆی با هەموو ئاگداری ئەوە بین کە پێویستە بەردەوام کتێب بخوێنینەوە یاخود گوێی لێ بگرین بۆ ئەوەی ژیانێکی باشتر بەڕێوەبەرین بە ئەزمون بین، ئەزمونونەکانمان پێشتر و پێش تەمەنمان بکەوە و دەوڵەمەندتر بین. هیوای سەلامەتی بۆ هەموو دەخوازم تاڵقێکی دیکە بە تەوەر و باسێکی دیکە و لەگەڵ چەند میوانێکی دیکەی بەڕێز دەگەڕێم وڵاتان شاد و بەختەوەر بن. زۆر سپاس بۆ ئێوەش.